بە پێی فەرمانی جەنابی دیوکلێتیانوس تەواوی گەورەکان و ڕاوێژکاران بۆ بیستنی قسەکانی جەنابتان وەدانی هەواڵ ئامادەن. پێش قراوڵان هەواڵیان هێناوەکە فیلادلفیا بەم زوانە شایەتی گەورەترین کاروانی پارێزەران و گاردی ئێمپراتۆری دەبێت. تەواوی گەورەکانی نظامی و گەورەکانی شار دەبێ بۆ پێشوازی ئامادە بن. ئایا دەرکەوتووە کە لە چ شوێنێکەوە بۆ ناو شاردین؟ بەڵێ جۆلیۆس، کاروانی ئێمپراتۆری گەورەی ڕۆم لە ڕێگای ئەنجلۆسەوە بەرەو فیلادلفیا لە حاڵی هاتندایە و بەم زوانە دەگاتە ئێرە. درود بۆ ژۆپێتەر کە شانازێکی وەها گەورەی بە ئێمە بەخشیوە. خاوەن شکۆ، شار ئامادەی پێشوازی لە ئیمپراتورە. جەنابی دیۆکلێتیانوس، فەرمانەکانی ئێوە بێکەم و کۆڕی جێبەجێ کراون. یانی من دڵنیابم کە لە کاتی هاتن و تێپەڕینی خاوەنشکۆ ئیمپراتوردا و سەقامگیر بوونیان هیچ ڕووداوێک لە شاردا ناقەومێ؟ باڵێ خاوەنشکۆ، هەروە کە فەرمانتاندا بوو تەواوی سربزێوان و کوفاری مەسیحی بەدەستی سەربازانی ئێمە بە دیر گیراون. جەنابتان ئاسوودە بن بۆ پەڕیشانە زیەوە دەڵێم کە مۆبەلەغی ئەوانیشم لە خاج داوە. وارستا ئامادەی پێشوازی لە ئەمپراتوری. شان و شکۆی ئاپۆلۆن کوڕی توانای ژوپێتەر ئەمڕۆ خۆی دەنوێنێ کەوایە ئەمڕۆ لە بەرابەر ئیمپراتوردا چۆکدا دەنین و سەرمان لە ڕێگایدا بەخت دەکەین. ئیزنی ڕۆشتنمان دەوێ بۆ پێشەوازی. ڕۆژێکی یەکجار گەورەیە. من هەموو کاتوتومە ئەمپراتوری شمشێر ڕای دەگرێت، نەک خۆداکەم. قسەی زۆر سەی لە جەنابی جولیوس دەبیستم. بێهێڵا قسەکەم ڕاستکەمەوە. خوداکان ئەمپراتوری ڕادەگرن و ئێمە بە شمشێر خوداکان. ڕاوەستن ئەو دنیا کامەیانە؟ ئەوەی کە خاچەکەی لە پێش هەموویانە. سروشتی گەورەکان وایە کە لە پێشەوە ڕاوەستن، گەورەکان هەموو کاتوان لە پێشەوە. حەقیان هەرەمەیە. ئەمپراتور دەبێت تەواوی ئەم مشکانە لە نیشتمانی ڕۆمدا لە ناوبەرێت. بە بڕوای من سووتاندن بۆ ئەمانە زۆر سزادانێکی باشترە. نا، وانییە. ئەو ئازارە کە لەسەر خاچ دەیبینن زۆر زیاترە. نا، ئەوانە یارانی تۆن خۆیە، کەی نەجاتیان دەدەی، کەی ڕزگار دەبن. زەوی شیاویەوەی نەبووە کە لە سەری گیانت بکێشن. ئاسمان تۆی لە هەم هێزگرتووە. سەیرە چەندە سەربارز ڕاوەستاوی.
سوێن بە گەورەمان مەسەی کە سەزای ئیمپراتور زۆر سەختتر لە سەزای پێکەری خوداکانە. نەمان بۆ ئیمپراتور کە ئەو نەهاتنی بۆ ئێرە شوم بوو. خدایە تاکەی دۆستانی ئێمە ئەوەندە زۆر لێکرا و دەربەدەر بن. ئەم هەموو جەزرەبەیە ئەوانە بۆچی قبوڵی دەکەن؟ ئەمانە لە دەسەڵاتی ئیمپراتوری ڕۆم غافڵن. بێگومان هاوینەکانیان بەدیتنی ئەمانەی دی ناوێرن هەرگیز سەر هەڵدان. چەند ڕۆژێ قەلوداڵەکان خۆراکی باشیان دەبێ تێبکۆشن جێژن و خۆشیەکان لێ تێک نەدەن. بەسەر چاو خاوەن شکۆ فەرمانەکانتان هەموو جێبەجێ دەکرێت. من باڵێنیتان پێدەدەم خاوەن شکۆ دڵنیا بن. وەڕێکەوەن.